لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز شوان چالاکێکێک لە ئەندامانی لیژنەی ڕێخەری خۆپیشاندانەکانی قوتابیانی زانکۆی سلێمانیمان کردووە. کاک شوان بەخێر بێن، سپاس بۆ ئامادەبوونتان. ئامانجی سەرەکیەوە لە ڕێخستنی ئەم خۆپیشاندانانە چییە؟ زۆر سپاس کارزان بۆ میوانداریەکە. بەخێر بن. ئێمە لە سەرەتاوە ئامانجمان لە ڕێخستنی خۆپیشاندانەکان ئەوە بوو کە لە دوای ئەوەی کە جەنگی داعش تەواو بووەوە هەروەها بیانووی دابەزینی نرخی نەود نەماوە کە وەکو چۆن پاشەکەوتی موچەلابراوە ئاوا بەو شێوازەش دەرماڵە بۆ خوێندکاران بۆ خوێندکارانی ناوشار و خوێندکارانی داخلی بگەڕاندرێتەوە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەموو خوێندکاران بتوانن بە شێوازێکی باش و بە شێوازێکی تەندروست پرۆسی خوێندنیان بەڕێوە بەرن. کاک شوان، پێتان وایە ئێستا حکوومەت و وەزارەتی دارایی لە توانای سەرفکردنی ئەو بودجەی هەیە بۆ قوتابیان؟ بەڵێ پێمان وایە کە حکوومەت توانای زۆر لەوە زیاتریشی هەیە، توانای ئەوەی هەیە کە نەبوونی مواد لە تاقیەکانی زانکۆداوە، نەبوونی باش و نەبوونی هەموو ئەو شتانی کە بابەتی دارایی پەکی خستووە ئەتوانێت هەموو ئەوانە چارەسەرکە ئەگەر بەشێک لەو هەموو پارەی کە ئەبرێت بەشێک لەو پارە بهێنرێتەوە بخرێتە خزمەتی وەزارەتی خوێندنی باڵا و چاکسازی لە هەموو ئەو بۆشایانی کە هەیە لە وەزارەتەکەدا. ئەو وڵامەی کە حکوومەت وتوێتی منحەیەک دابین دەکەین بۆ بەشە ناوخۆیەکان و قوتابیانی کەم دەرامەت، داواکاری ئێوەی قوتابیان پڕ دەکاتەوە؟ کاکارزان، ئێمە پێمان وایە ئەو وەڵامی کە حکوومەت داوێتەوە کە ئێمە بڕە بودجەیەک دابین دەکەین بۆ خزمەتگوزاری زانکۆکان و چاکردنی بەشە ناوخۆیەکان و یارمەتیدانی خوێندکارانی کەم دەرامەت، پێمان وانە ئەمە کە داواکاری ئێمە بێەوە پێمان وایە ئەمە چاوبەستێکە کە حکوومەت ئێوێ لە ئێمەی بک بۆ کۆتاییهێنان بە خۆپیشاندانەکان، چونکە بەم شێوازە بێ ئەم هەموو لیژنەکاری تی ئەکەوێ هەتاکو ئەوەی کە خوێندکاری کەم دەرامەت دیاری ئەکرێ هەتاکۆی کە بزانن چ داخلیە کێشەی هەیە کێشەی نییە، دواتر بەم شێوازە سیرەکەی لە کۆتاییە 4-5 خوێندکارەمێنێتەوە کە بڕەپارەکە وەرگێ و 1-2 داخلی ئەگەر چاکسازیشی تیا بکرێ. ئێمە ئەمانەوێ بە شێوازەکانی ڕابردوو پێش 2014 چۆن هەموو خوێندکاران بە دەوڵەمەند و بە فەقیرەوە هاو ئاست، خوێندکاری ناوشار 50 بۆ 60 هزار، خوێندکاری دەرەوەی شار 100 هزار یارمەرگرتووە بەو شێوازە بگەڕێتەوە و ئێستا داواکاریەکانیشمان زیاتر بووە ئەمانەوەی کە ڕێز و شکۆ بۆ حرەمی زانکۆ بگێڕدرێتەوە، چیتر هێزەکانی هێزە ئەمنیەکان نێن بەناو زانکۆدا بگەڕێن بۆ خوێندکار بۆی دەستگیری بکەن یاخود خۆیان لە دەرەوە غازی فرمێسکرێژ هەڵبدەنە ناوە. شوان هێزەمنیەکان هاتوونەتە ناو حرەمی زانکۆ؟ بەڵێ ئەمڕۆ هاتوونەتە ناو حرەمی زانکۆوە کاکارزان، ئەگەر نەژێنە ناوە خۆیان لە دەرەوە بە غازی فرمێسکرێژ و گولەی پلاستیکی هێرش دەکەنە سەر قوتابیان. ئەو ئێمە ئەمڕۆ کە لە بەردەم زانکۆی سلێمانی دەواازی ڕاپەڕین خۆپیشاندانمان کردووە تەنها قەڵەممان بەڕوویانە بەرز کردوێتەوە، لەواچێ بڵێم ئێمە ئەگەر ئەمڕۆ 200 دروشمان وتبێتەوە 180 تەنها ئاشتی بووە. لە هەمان کاتا هێرشیان کردوتە سەرمان، من ئەمڕۆ خۆم 2 جار بوراومەتەوە بە غازی فرمێسکرێژ، ئێستش چاوم ئازاری هەیە لە تاو غازەکە، پێرێ 2 جار بوراومەتەوە لە بەرامبەرەوەی کە من تەنها قەڵەمیشم بەرز کردەوە ڕوو بەڕوویان، یعنی نە گێرە شێوێنیم کردەوە. تەنانەت ئەگەر خوێندکارێکی خوێنگەرم ویستبێتی گێرە شێوێنی بکە یاخود هێرش بکە یا جادە بگری ئاشتێ بکە، ئێمە نەمان هێشت و تومانە ئێمە بە ئاشتی بەگرتنی دەرگای زانکۆ ئەوەی بمانەوێ بەدەستی ئەهێنین، بەڵام ئەوان وەڵامی ئێمەیان داوەتەوە. کاک شوان، ئەی بۆچی حکوومەت وا خەمسار دە بەرامبەر بە داواکاریەکانتان؟ ئێوە خەمساردی حکوومەت بۆ ئەم تەکلیفە زۆر سادە و سادەیە بۆچی دەژێڕنەوە قوتابیان؟ خەمساردی حکوومەت بۆ ئەوەی دەگێڕینەوە کە وەکو چۆن لە هەموو بوارەکانی ترا خەمساردە بە هەمان شێوەش لە بواری پەروەردەیە خەمساردە، بە تایبەتیش ئەو جیلێکی نەخوێندەواری ناهۆشیاری ئەوێ بۆی هەتاکو بێت هەر بەمان ڕازی بێ، هەتاکو بێت بە نیوە موچەیەک یا بە چارەکە موچەیەک یا بەوەی کە ئەمان هەمووی بدزن و چۆڕێک بدەن بەمان بەمە ڕازی بێ، بۆیە ئەوێ هەتا بکرێ بواری پەروەردە و بواری خوێندن بەرەو دوابێت. باش، ئەو تونوتیژانی کە حکوومەت لە بەرامبەر قوتابیان ئەنجامی دەدات ئەمانە نابنە هۆکارێک بۆ ئاڵۆسربوونی دۆخەکە؟ وەکو خۆش ئاماژەت پێکرد ئەمڕۆ لە 200 دروشم 180 ئاشتی و ئەی بۆچی ئاخاری خۆپیشاندانەکان بەم ئاخارە ڕۆی دوانی وڕۆکەی؟ کاکارزان، پرسیارێکی زۆر جوانە. من پێم وایە کە ئێمە لە سەرەتاوە کە دەستمان کرد بە خۆپیشاندانەکان تەنها زانکۆی سلێمانی و بۆ نمونە مەحەدەکەی بەختیاری و زانکۆی پۆلیتەکنیک کەم خۆپیشاندانیانە کرد، فەرمەوە تا ئەمڕۆ هەمووی دەستی کردووە بە خۆپیشاندان، هاتوونەتە سەرای ئازادی، تەقە کراوە، بریندار هەیە، گەنجێک فیشک بەڕانی کەوتووە. ئەمە
سەرنجامی ئەوەیە کە ئێمە لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە کە بە ئاشتی ویستومانە مافەکانی خۆمان بەدەست بێنین ئەوان بە گولەی پلاستیکی و بە غازی فرمێسک ڕێژ وەڵامی ئێمەیان داوەتەوە ئەمەش سەری کێشاوە بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر گەنجەکانمان خوێنگەرم بن و چاوەڕی تۆڵە بکەن ئێستا چەند گەنجمانەیە چاوەڕێەوەیە کە تۆڵی ئەو گەنجە بکاتەوە کە شەق لەسەری هەڵدراوە ینی لە پای چی تۆ شکۆی ئاوە خوێندکاری زانکۆ ئەشکێنی نازانی ئەمە زیاتر خوێنی گەرمەکە نازانی زیاتر ئەمە پرۆسەکە بەرە و ئالۆزی ئەبات. ئێوەکو قوتابیان بەدوەدا چونتان کردووە بۆ ئەم بابەتەی کە لە سۆشیاڵ میدیا بڵاو بووە کە شەق لە سەریە و قوتابی هەڵدەدرێت ئێمە وەکو تا ئێستا دیارە کێ ئەم کەسە چەند ناسنامەیەک بڵاو کراوەتەوە کە گوایە فلانە یاخود فلان نیە بەڵام ناسنامە بڵاوکردنەوە زۆر کاریگەری نییە ئێمە ئەزمونمان هەیە لە ڕابردووە خەڵکێک نەک شەقی لە سەری خوێنکار هەڵا بەڵک و تەقەی کرد لە حەڤەی شوباتە خەڵکی شەهید کرد لە هەولێر لەسەر بۆ نمونە شتێکی بەسیط خەڵکیان شەهید کرد و خەڵکیان کوشت ناسنامەکانیشی بڵاو بۆ هەموو خەڵکی شەزانێ یا ڕەوانی دەرەوەکرا یاخودەوە تا پلەپۆستی باڵای پێدراوە و کەسیش لێ ناپرسێن تاکەی بەردەوام دەبن تاکو کاتەیەگەین بە مافەکانی خۆیان بەدەستێن و ئەو چەند خاڵی کە باسم کرد لە سەرەتایە بەدەستی هێنی ئومێدتان هەیە کە ئەم مافانەی باستان کردووە و ئامانجانی دیاریتان کردووە لەلایەن حکوومەتەوە بۆتان جێبەجێ بکرێت بەڵێ ئێمە چاوەڕوانیەوە لە حکوومەت دەکەن ئێمە ئومێدمان هەیە ئینشاءڵڵا کە مافەکانمان بەدەست بهێنینەوە ئەگەر هەموو خوێندکاران هاودەست بن لەگەڵمان هاودەنگ بن لەگەڵمان و چین و توێژەکانی تریش مامۆستایانی زانکۆ مامۆستایانی ئامادەی دکتۆر پەرستارەکان بێن لەگەڵمان هەمومان بەیەکەوە داوای ئەو مافەزەوتکراوی خوێندکاران بکەین بەڵێ پێم وایە چۆن ئێمە سیستمی زانکۆڵایمان گۆڕی و چاکمان کرد و وامان کرد کە هەموو خوێندکاران وەربگیرن ئاواژە توانین بە هەمان شێوە ئەم مافانە بگەڕێنین. زۆر باش وەکو کۆتا پرسیارم بۆ بەڕێستان وەکو یەکێک لە ئەندامانی لیژنەی ڕێکخەری خۆپیشاندانەکان تا ئێستا چەند کەس لە ئێوە وەکو لیژنەی ڕێخستنی خۆپیشاندانەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیرکراون و ئێستا ئەوان ئازادکراون یاخود ژمارەیان چەندە؟ ئەمڕۆ پێم وایە نزیکی 3 بۆ 4 کەسمان دەستگیر کرابوو بەڵام سوپاس بخوا تا ئێستا ئازادکراون هەمویان. بەڕێز شوان چارەکێک لە ئەندامانی لیژنەی ڕێکخەری خۆپیشاندانەکانی قوتابیان سوپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان بەخێر بێن.